کاتێک کە بەیعەتی پێدرێ لەلایەن خەڵکی عێراق و شامەوە کە مەبەستیەوە نییە بەس لە سووریا ڕۆشتبوون بەڵکو مەبەستیەوەیە لە یەمەن و لە ئوردن و لە فەلەستین و لە لوبنان و لە هەموویەوە ڕۆشتون بۆ لای خەڵکێکی زۆرن کۆبنەوە بووی خلافەت بەرپا کات و ڕوەکاتە بەیت المەقدس بۆ گرتنی ڕوەکاتە بەیت المەقدس قودس بۆ گرتنی ئەو معرەکەیە پێغەمبەری خوا عەلەیهی السەڵات وەسەلام بە دوور درێژی باسی کردووە چۆنە یەکەمین معرەکەی ئیمامی مەهدیە بێ کە ئەنجامیەدا پێش مەلحەمە الکوبرا ڕوئەکاتە قودس بۆ گرتنی بۆ لەناوبردنی دەوڵەتی جوولەکە پێغەمبەری خوا عەلەیهی السەڵات وەسەلام فەرمێت تقاتلون اليهود یەهود لەناوە بن جەنگیان لەگەڵ ئەکەن و لەناوی ئەبەن لە صحیحی بوخاری مسلمە متفق عليه أفرمي حتى إذا اختبأ اليهودي خلف حجر أو شجر هەتا چکاتێک چی لێ دێ یەهودیەکان ئەمە ناترسن جوولەکەکان ئەمە ناترسن لێتان بە شێوەیەک بۆیان ئەڕۆن لە پشت دار و بەردەوە خۆیان نەشارنەوە دار ئەبینن یا بەرد ئەبینن خۆیان نەشارنەوە ئەفەرمێ حتى يقول الشجر أو الحجر يا مسلم يا عبد الله هذا يهودي خلفي تعال فاقتله أفرمي هتاوك دار بردك بانكي مسلمانك قال ورا أو يهوديك لبش ما بيكوجا سيتان لي دار برد ساقا سيتان لي دار برد ساقا ايبو سيتان لي تلفزيون ساقا ايبو راديو ساقا بۆ خەریتەی ئەوان لە بەرد پێک نەهاتووە سیمکارتەکەی دەستی تۆ بۆ قساکە بۆ سیمکارتەکەی تۆ بەردێک نییە لە ئەفریقا زۆر ئاساییە دار و بەرد قسەکە ئەوە تا بە دیار چاتەوە قسەی پێگەی تۆ بۆ خوای گەورە ناتوانێت بیهێنێتە قسە تەقوای مسلمانان ناتوانێت بیهێنێتە قسە بۆڵە پێغەمبەری خوا عەلەیهی السەڵات وەسەلامی فەرموو بەردە ناسم کە ئاچوون بۆ شکەوتی حەڕا سەلامی لێکردم دارە ناسم سەلامی لێکردم بۆ ئازانی ئەو کەسەی کە سیمکارتی داهێنا لە چیەوە داهێنا ئەو فەرمودانەی بیست بوو سەیری کرد کۆمەڵە بەردەیەکی شکدانەوەی هەیە توانی قسەی پێ بکەیت هەستا لە ئەفریقا دۆزیەوە سیمکارتی لێ دروست کرد بۆ تۆ بەڵام تۆ کە ئێستا پێتەڵێن بەرد و دارەڵێ وەراوە یەهودیە لە پشتمەوە بیکوژە سەیرە لێ بۆ سەیرە لێ برا بۆ سەیرە لێ نایە تەلەڤیزیۆن قساکە بۆ سەیرە لێ نایە ڕادیۆ و تەلەفۆنەکەی دەست قساکە کە لە بەرد دروست کراوە خوای پەروەردگار زۆر ئاسانیە توانێت قسەی پێ بکات وەکو چۆن بە لەشی شت قساکە بە دەست و قاچت قساکە لە قیامەتەوە دەمت داخە أنطقنا الذي أنطق كل شيء خود أبرسي لدست بوق ساقي الله إخواه هنا وميت يقصى أو إخواهيك هم مشتيك هنا وتقصى بناتو أنا بينا تقصى إن الله على كل شيء قدير للديان آيات آويتيان جاء بغمر إخوة عليه الصلاة والسلام فرمي بردو دارك أعلن أي مسلمان أو يهودية ولا لبشمو بيكو شولنا يبا أفرنا دواتر هم جولك كان لنا وبا وتنها يقدر خبريان لنا في أوتر داري غرقد خبر لجولك كان نادا استل إسرائيل زورترين دارك أقرنجي بيدري ونشري أما نبا جديانا وأزاننا ودار الأخوان أمن دا أزانا أمن دا باوريان بحديثك بيغمبر صلى الله عليه وسلم إلا توي بصوماني قوش زيادر كرتي كيتو الله شون دارو برتساق أوان دا إيماني أوان بوداره كفرميت يو داره خبريان لنا أوان شون إيشاقن بوداره الروينن چونك أزان بكالكيان دي بلام إيما فرمو دكا باوري بيناكين بلين أو دارو برده خبريان ليا بابشتي بيبسين چونك خوا أمري بيكردين بشتي بيبسين ويما بيش بخوا بسين دوايش أخذي أسبابك جاء فرمي يهود لنا وبريو إعلان خلافتك لبيت المقدس ألا إن الخلافة ستكون في الشام في الأرض المقدسة خلافة لشام زين وبيت ولا أرض المقدسة لبيت المقدس لقدسي يستا پاشان لەوێ دەسەکرێتەوە بە فتوحاتی ئیسلامی و ئیمامی مەهدی چوار دانە جەنگی تر ئەکات لەگەڵ چوار جۆری ترا و لە هەمووشی ئەسەرکەوتوو ئەبێت و لەسەر زەوی ئەژی حەوت یان بۆ 8 ساڵ و پڕی ئەکا لە بەرەکەت و عەدل